ئەو ئاوازەش پێشکەش بە کاکە ئارامی بەستە پیازە هیوادارم بەدڵێنێت. هاي بێزارم گەلێک ماچم دڵم پڕخەمە ئەم شەو تیری بێوەفایی تۆ وا لە سینەمە ئەم شەو هاي گریان و ناڵەی منە لە گوێی عالەمە ئەم شەو ماڵی دڵم شۆڵ بووە ئەم شەو بێدارم ئەم شەو هاي لە نێو چەنیایی و خەما دڵ بووە بەگەمە ئەم شەو دڵ دوای شادی ئاکە دڵم داوای شادیەکە لە نێو ماتەمە ئەم شەو هاي دڵخۆش بوونی شێبزێنی گەلێ ئاستەمە ئەم شەو بۆنی مردنم لێ دێ دیارە نۆرەمە ئەم شەو هاي ڕۆژناییم لێ دیار نییە وەکو کوێراییم ئەم شەو لەلای مامە ئارامم لەلای مامە ئارامم شازی گەعداکەم ئەم شەو ئەبێ باشی بۆ بڵێم جوان بۆی ئەڵێم من ئەم شەو ئای پشتم شکاوایە من زۆر دەترسم لە شەوان حاڵی دڵنا لە بارە گەلێ بێزارم شەوانە ئای یادگاریەکان دێنەوە ئازارم دەدەن شەوان وەکو شێتی شێتخانەم سیگارم لایە شەوانە ئای دڵ شکا و بریندارم گەلێ تەنیا ماشەوان بە ڕۆژدەم بە پێکەنین چاوپڕ گریانم شەوانێ ئای یاروای بەسەرم هێنا بگری بناڵم شەوان هێندە لە شەو بێزارم هەر ڕۆژ بێ قەت نێشەوان هێندە لە شەو بێزارم هەر ڕۆژ بێ قەت نێشەوانێ هاي وەرن دەردم شارەکەن دۆست و ڕەفیقەکانم بەم دەردەوە دەناڵێم لە ڕێیمان و نەمانم هاي سوار چاکێکی لێزان بووم بەڵام ئێستا نازانم هاي هەڵۆی سەرچیەکان بووم بە شکا باڵەکانم لە کۆچی شارە کەوتم هیلا گون پێیەکانم هاي دڵم پڕبووە لە زووخا و لێڵبوونە چاوەکانم دەردی عەشقم گرتووە نەخۆش و سەرگەردانم هاي وەکو بابە گوڕگوڕم هەر خەریکی سوتانم هاي چیتر دڵداری ناکەم بە زۆر نییە ناتوانم مات و پەشێ و کەوتومە دەست بەرداری ژیانم لە دووری باڵا یارم لە دووری باڵا یارم ئێساکانە ناتوانم شەو و ڕۆژ وەگری تۆم ئازیزی دڵ و گیانم بۆ ئارام بەستە پیازە برای بەدڵ و بەجیانم بۆ ئارام بەستە پیازە برای بەدڵ و بەجیانم ئەبێ باشی بۆ بڵێم بۆی ئەڵێم تا ئەتوانم
هاي من هاوڕێیەکم مەیە من ناوڕێیەکم مەیە بە هەموو دنیای نادەم هاوڕێکەم لەسەر وەفا لە وەفای لا نادەم ئای زۆر چاکەت لەگەڵ کردم لە پێش چاوم لا نادەم با پێتان بڵێم چێیە کە من بە دنیای نادەم ئەی ئەواران بەستە پیازە ئەو برایە دڵسادەم ئەواران بەستە پیازە ئەو برایە دڵسادەم ئارام بۆ ناو ئاگر بڵێ سوێن بەو خوایە ئامادەم ئەی لەگەڵ مامارامم لە پەیمانم لا نادەم ئەی بۆی ئاجی ڕەزا سڵاو لەو برا سادەم ئەی سڵاو لە مامە جێگر لە پەیمانم لا نادەم ئوستازان یار لێی دەدا بەخۆ بەو لە ناشادەم ئوستازان یار لێی دەدا بەخۆ بەو لە ناشادەم تجي أستاذ فرعين ناوي من دو هالمد برا فرقي چیه کاکا ئای شێت و دیێوانت کردم برۆ باریک چاوکەوی شێت و دیێوانت کردم برۆ باریک چاوکەوی وەکو فریشتەی خودایی کە لە ماڵ دەرەکەوی ئای کە ئێواران ئەدبینم دەیتە جادەی مەولەوی شۆخ و شەنگ و ناسک جوان بە ڕوخسار مانگەشەوی شولارت بێوێنن بەڵام تۆزێ کەڵەوی هەی زۆر عاشق بە کافتریا و گەڕان و سەفرە و جەوی هەی شەوانیش هەتا درەن لە بەرفەی زناخەوی یان درەنگان هەڵازنی بۆ مەکتەب دوا ئەکەوی کچێ بۆ کە لە دڕەقا سەر بۆ کەس ناکەینەوی لە لای مامە ئارامم لە لای مامە ئارامم بێوێنەی لەسەر زەوی لە خەفەتی نازارخان خۆخەوی لێ ناکەوی هەیاواتی من مردنا تۆ بڵێ ئەو کاتە بێ لەو ڕۆژەیە تۆم بینی نەفرەتە لەو ساتە بێ هەی چۆن دەبێ عشق لای تۆ هەر وەک یاری و گاڵتە بێ ئەو ڕۆژە یاتمە دونیا نەفرەت لەو سەعاتە بێ هەی دووریەکە دوای لە من کرد دڵم هەر ناڕەحەت بێ دڵم لە ئاستی عاشقت هەر لە خەڵەتایە بێ هەی بۆ ئارام بەستە پیازە مەرگم قوربانی تو بێ ڕۆژێک مامە ئارام لە داخ نازە شێت دەبیێ هەی بۆی حاجی ڕەزاق لە دوایە و کاک شێزت بی هەی لە بۆی کاک ڕەزاق لە دوایە و کاک جێگر بی بۆ محەممەد نەجارە مەرگم قوربانی تو بیێ هەی بۆ کاگاس و بیرێژی بەندی منیەوە دەبی ئوستازان یار لێی دەدا دەست و پەنجەت خۆش بی ئوستازان یار لێی دەدا دەست و پەنجەت خۆش بیێ